لە پایتەختی ڕۆشنبیریەوە سڵاوتان لێبێت ئازیزانم من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشەوان هاتمەوە خزمەتتان هەمیشە نووسین بە قەڵەمی ژن جیاواز بووە لەوەش گرنگتر دەستخستنە سەر بابەتە هەستیارەکانە ژنێک لە پێناو نغڕۆبوونی ئازارەکان جەسوورانە و بوێرانە مەچەکی بۆ نووسین هەڵکردووە و بەو پەڕی بوێریەوە ئازارەکانی نووسیوەتەوە ئەمڕۆ لەگەڵ کنێرە عەبدوڵڵا ڕەهەند و بابەتەکانی نووسین تاوتوێ دەکەین بۆی هاتوومەتە شاری سلێمانی بۆ ئەوەی سەبارەت بە ئەزموونی چەند ساڵی بدوێم بینەرمان بن. بەڵێ ئازیزانم هاتووینەتە خزمەت خاتوو کنێرە عەبدوڵڵا وەکو نووسەر ئەم خانمە ئەوداڵی دەرخستنی تواناکانی ژن بووە بەردەوام لەوەی کە چۆن توانەکانی خۆیان وە دەربخەن کە چۆن خۆیان بناسن کە یاخی بن لە هەموو ئەو کللتور و دابوونەریتانی کە کۆمەڵگا قەتیسیانی کردو یاخود بۆتە هۆی قەتیسبوونی ژن. ئێستا لە خزمەت ئەوم ئەمەوێت بە چەند ساتێک سەبارەت بە ئەزموونی چەند ساڵی هەمووکو نووسەر هەمووکو چالاکوان هەم لە بوارەکانی دیکەشا کە کۆمەڵێک چالاکی ئەنجام داوە خزمەتی بکەم. سڵات لێ بێم ئومێدەکەم ئەمڕۆ بتوانین کەوا سەبارەت بە ئەو ئەزمون و ئەو توانە ئەو وزەی کە چەند ساڵەوەکو خانمێک خستوتەتە خزمەتی دەوروبەرەکەتەوە ئێمە بتوانین بە چەند ساتە خزمەتی تۆ بکەین. سەرتا سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە پێکەوە بینەری ئەبین و دواتر دەستباگرت و بۆکانەکەین. با پێکەوە بینەری ئەم سیڤە بین لەسەر ژیانی خاتوو کنێر. کنێرە عەبدوڵڵا حەمەعەزیز بەرزنجی لە 12 ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1991 بڕوانامەی بەکالۆریۆسی لە زمانی عەرەبی کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەدین بەدەستهێناوە. ماوەی 2 ساڵ لە چەمچەماڵ و شۆڕش پاشان لە ناو شاری سلێمانی مامۆستا بووە. لە ساڵی 1991ەوە لە ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستانەوە یەکەم پێشکەشکار بووە لە بەرنامەیەکی تایبەت بەو ڕێکخراوە بە ناوی تەوار کە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە پەخش دەکرا. ساڵی 2001 یەکەم بەرهەمی نووسینی بە ناوی ژنان و کۆنگرەی دووەم لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بڵاوکراوەتەوە. خاوەنی 17 کتێبی چاپکراوە. لە ساڵی 2001 تا 2003 لە دەستەی نووسەرانی ڕۆژنامەی ژیانەوە وەک بەرپرسی لاپەڕەی تەندروستی کاری کردووە. ساڵی 2003 تا 2007 ئەندامی دەستەی دامەزرێنەری بزوتنەوەی ڕیفراندۆم لە کوردستان بووە وەک بەرپرسی بەشی ڕاگەیاندن کاری کردووە. ساڵی 2005 ئەندامی خولی یەکەمی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لێپرسراوی لیژنەی ژنان و جێگری لێپرسراوی لیژنەی گەنجان بووە. ساڵی 2007 ئەندامی دەستەی دامەزرێنەری کۆمەڵەی سەلامەتی ترافیک لە کوردستان بووە. ساڵی 2007 بۆ 2008 ڕاوێژکاری لیژنەی ژنان بووە لە بەشی کچان و ژنانی ڕێکخراوە دیموکراتیەکان. لە ساڵی 2009 ئەندامی نێتوۆرکی نێودەوڵەتیە لە ئاست وڵاتانی ئەوروپا. لە ساڵی 2010 تا ئێستا سەرنووسەری گۆڤاری تەوارە. ئازیزان هەروەکو بینیتان لە سیپێکە کە ئەم خانمە بۆ خۆی تەوارێکە. ئەم خانمە پڕە لە وزە پڕە لە چالاکی پڕە لە توانە. دەچمە خزمەتی و کۆمەڵێک پرسیارم بۆی ئامادە کردووە سەبارەت بە چالاکیەکانی و قۆناغەکانی ژیانی و قۆناغانی کە وەکو خانمێک کە کۆمەڵێک هەوراز و نشە و سەختی هاتۆتە ڕێی. من ئەمڕۆ دەیدوێنم و لە زاری خۆیەوە کۆمەڵێک بابەتمان بۆ باز دەکات. خاتوو کنێر سەرتا لەو دەست پێکەین وەکو نووسەر تۆ وتارێکت هەیە سەبارەت بە ناونیشانی لە شەوی بووکێنی ئەترسم. زۆر جار خانمێک کاتێک کە دەست بۆ کۆمەڵێک بابەتی هەستیار ئەبات ئەمە بتەوێ و نەتەوێ بابەتێکی هەستیارە بەلای کۆمەلگاوە لە کۆمەلگای ئێمەشە بە تایبەتی گەر خانمێکیش کە پەیوەستە بە خانم و خانمێکیش باسی لێوە بکات. چۆن توانین تا بە بوێرانە بەو جورئەتەوە باس لە بابەتێکی وا بکەیت؟ سەرەتا سوپاس بۆ وشەکانی سەرەتا باست لە من کرد. اینجا کە وتت کۆمەڵێک پرسیارمان هەیە من یادی کاتی خوێندکاریم بیرکەوتەوە کە کاتێ مامۆستا ئەیوت کۆمەڵێک پرسیار وەڵام مەدانەوەی کۆمەڵێک پرسیار یەکسەرە گەڕین بە دوای تەرکە. جا بۆ یاڵم پرسیارە زۆرەکانی تۆ کە داد ناوەتەرکی تایە مەجالی تیان نیە مەجالیتیان نیە لەبەر ئەوەی زۆر سوپاس پێوەستە دەتوانێتەوە.
سەبارەت وەڵامی پرسیارەکەت ئەتوانم بڵێم ئەو وتاری کە باست کرد لێرە خۆی ئەبینێتەوە کە کتێبێکە ساڵی 2009 من بە چاپم کەیانتووە کە بە ناوی پێم دەڵێن لە زاری ئەمە کۆمەڵێ بابەتی هەمەڕەنگە لە زاری ژنانەوە کە لەو قۆناغەیە من درکم بەوە کرد کە ژنان کۆمەڵێ نەک چیرۆک بەڵکو کۆمەڵی کێشەی جۆر بە جۆر هەن کە پێوەی ئەناڵێنێ کە بۆتە خەمێک بۆتە پرسی ژن کە لە ناو واقعی کۆمەڵگەی کوردیە و بەگشتیش ئەتوانم بڵێم لە ئاستی جیهانە ژن بەهۆی ژنبوونی و پێوەی ئەناڵێنێ بۆیە ئەو تایتڵانەم کرد بە ناونیشانی بابەتەکەی کاڵەی لە شەوی بوخێنی ئەترسم مێردەکەم هەستم پێ ناکە حەز لە دەستگیران ناری ناکەم حەز لە یاپراغ ناکەم کۆمەڵێشتی تایتڵی ئاوە شێوە کەمە چیرۆکی ڕاکێشی چیرۆکی تریشی بخۆ کردو کە ئێستاتوان باسی بکەم جامە لە زاری کێشەی ئەو ژنانەیە لە زاری خۆیانەوە من هاتووم گێڕاومەتەوە کە ڕۆژانە ئەتوانم بڵێم لە قۆناغە جۆر بە جۆرەکان ناژنانێکن پێوەی ئەناڵێنن لە ڕێگەی ئەو گێڕانەوەیەوە توانیومە دیشکەمە سەر هۆکارەکانی ئەو گرفتانەی کە بوونی هەیە لە لای ژنان و لامان کاتە ڕێگە چارەسەرە بخستۆتە بەردەم جامە ئەچیەکە کردچورەکەەکانی کە گرەی ئەمە بۆ ناونیشانی کە باسی جورئەتت کردەوە باسی هەستیاری ناونیشانەکانت کرد فعلاً بابەتەکە بۆ قۆناغی خۆی زۆر هەستیار بوو کە کاتێ بڵێ لە شەی بوخێنی ئەترسم و هاوشێوەی ئەوانەی تر بۆیە کاتی ئەو کاتش من هاوسەرەکەم ئەم بوو لە وزارەتی شکۆڵ و ئاودێری جارێتتر ڕۆژێکی کە ئەو ناونیشانیان خوێندبەوە کە یەکێک لە تایتڵەکانی خوێندبەوە کە ئیتر لەگەڵ هاوسەرەکەم جیابووینەتەوە لەگەڵ یەکە ناتوانین بژین ینی ئەو تایتڵە هەمووبانیان کردوتوانەوە چۆن ئەمە ڕوویا و کەی ڕوویا و بۆچی کێشەتان لەگەڵ کردێن بۆوان تێگەشتبوون ئەویش لەبەر ئەوەی کە ئەیزانی کە من گۆشێکی وام هەیە بڵاو ئەبێتەوە هەفتانە یەکسەر خۆی دەستی کردەوە پێکەنی وەڵامی یاونەتەوە دەتی ئەوە بڕۆن ناوڕۆکی بخوێنەوە جا تایتڵەکە بەو مەوەستنەوە جا بۆیە بەڕاستی ئەو کێشانی کە مرۆڤ پێوەی ئەناڵێنێ و بە تایبەت کە ئێمە قسەکانمان لەسەر ژنان پێوەی ئەناڵێنێ ئەبێ زۆر بەرجورئەتانەوە بە بڕوای من دەست بخەیتە سەر ئازارەکان برینەکان و بۆ بوێرانە بتوانی لی بدوێ بۆ ئەوی بتوانی ڕێگە چارەسەری بۆ بدۆزیتەوە چونکە ئەگەر تۆ بوێر نەبی لە دەربڕینە لە نووسینە ناشتوانی ڕێگە چارەسەر بدۆزیتەوە هەمیشە ینی ئەوە شەیە کاتێکە نووسەر بۆ نمونە کتێبێک بە چاپەگەینە یا کتوتارێک بڵاو ئەکاتەوە لەبەرەوەی بابەتی ینی هەمە جۆر هێندە زۆر بووە بابەتی نووسرا و زۆر بووە لەوانەیە ئەو کەسە ڕانەگا بەڵام ئەگەر ناونیشانێکی سەرنجڕاکێشی هەبێ یاخود ناونیشانێکی وەکو ئەوەی جەنابتی لەسەر بێ لەوانەیە خەڵک ڕابکێشەبەوەی کە ئەم قسەی جەنابەت ئەوم بێت ئەخاتەوە کە کاری ڕۆژنامەگەری ناونیشانی سەرنجڕاکێش چەند گرنگە بۆ ڕاکێشکردنی خەڵک ئەوەنە گرنگە ڕاستەقینە بێ نەک دروستکراو بێ بۆ سەرنجڕاکێشانی خەڵک بۆ لای خۆت چونکە کاتێک ڕازگۆیی یا مستاقیەت لەدەست ئەیە ئەو ناوڕۆک و ناونیشانەی کە کاتێک خوێنەر ئەیبینێت یەک ناگرێتەوە لەگەڵ یەکە بۆ سەرنجڕاکێشان و با بڵێن بەکارهێنانی خەڵکانی بەرامبەرە بۆ ئەوەی وەکو ئەڵێن زۆرجار لە ئەلامەکانە ئێمە لەگەڵ ڕێزما بۆ زۆرینیان باسی ئەو ئەکەین کە تایتڵەکان لەگەڵ ناوڕۆکان ناگونجێ بۆ ئەوەیە کە لایکی زیابکە بۆ ئەوەیە کە بینەری زیابکە ئەمە شێوەیەکی نەرێنیە بە بڕوای من بەڵام ئەرێنەکە ئەوەیە کە تایتڵ لەگەڵ ناوڕۆکە گونجاو بێ و ئەنجا دەوری سەرنجڕاکێشەکەی باش بێت خاتوکنێر ئەمە وتارێک بە شێوازێکی گشتی تۆ کنووسەرێکی لێ هاتوو چۆن ئاشنایەتی لەگەڵ نووسینە پیا کرد لە ڕاستیە کەناڵەکانی خەباتکردن من لە دوای نەوەیەکەوە دەستم کرد بە ئیشکردن لە بواری ڕێکخراوەی یاکە یەکێتی ژنانی کوردستان یەکەم وێزگەی کارکردنی من بوو تا ئێستش بەردەوامێتم هەیە قەزەی پرسی ژن مەسەلەی ژن وەکو مرۆڤ کە مامەڵەی لەگەڵا ناکرێ وەکو مرۆڤ ئەوە بوو بە خەمێکی با بڵێن خۆناغی زۆر کە بگەرمەوە بۆ ناوەندی سەرەتای ناوەندی خەمێک بوو کە من لە ڕێگەیەوە کتێبەکانم ئەخوێنەوە درکم پێ کرد ناواقع کۆمەڵگایە جیاوازی و جاکارەکان لەبەر ئەوەی تەنها ژنە
وەکو مرۆڤ مامەڵەی لەگەڵ ناکرێ بوو بە خەمێکی من و خەباتکرد بۆیە لە دوای ڕاپەڕینەوە کە من مامۆستایەتیم لە شۆڕش و چەمشەماڵ دەستی پێ کرد وەگەڕامەوە دوای بۆ ناو شاری سلێمانی بەڕاستی هەل لە دوای ڕاپەڕینەوە لە 92 تر من هاتمە ناو ڕێکخراوەوە ئیشم کرد بۆ پرسیژنان کەناڵ و بواری جۆر بە جۆری ئیشکردنم بڕیەوە لە ناو ڕێکخراوە لە ناو خەباتکردن کە ڕێگەی زۆرە یەکێک لەو ڕێگانەی کە لە قۆناغێکە با بڵێم زیاتر با ترکیسم 2001 بوو کە من درکم پێکرد کە ئەو کاتە کۆنگرەی دووەم کۆنگرەیەکێتی نیشتیمانی بوو کە ژن تایەوەکو سەرکردایەتی کەس دەرنەچوو بوو ئەمە بوو بە خەمێکی گەورە لە لای من کە بۆشی چۆن ئەبێ ئەنجاو ئەوە یەکەم بابەتی نووسینی من بوو کە ئامانجم لێی وتت بۆ گەڕایوتە بۆ نووسین لەبەرەوەی نووسین ڕێگەیەکی تری دەربڕینی خەباتکردن بوو لە لای من کە ئەمویست لەو مینبەرەوە بتوانم خزمەت بە قەزیە بە کۆمەڵگا بە ئەو واقعی کە هەیە و تایە ئەژین چونکە بە تایبەتی بواری نووسینی ژێکێک بوو لە خەونەکانی من لە ژیانمە بەڕاستی کە خەونم پێوە بینی ئایا توانم وەکو خوێنەر حەزم لە خوێندنەوە هەبوو بەڵام ئایا هەمیشە بیرمە کردەوە بواری نووسین بوارێکی زۆرکردن کە ئایا توانم خۆشبەختانە بە هەوڵێکی زۆر بە ماندووبوونێکی زۆر بە پشتیوانێکی زۆر کە ئەو کاتە و مەقالەیە نووسی هاوسەرەکەم یەکێ بوو لەو کەسانی کە پشتیوانی ئەکردم بۆ لەبەر ئەوەی من بیرۆکەکەم هەبوو ئەمیز بیخەمە سەروەرەقا بەڵام قۆناغێکی یەکەم و سەرەتا پێویستت لەوانە بێ بە پاڵپشتیەک هەبێ هەندانێک هەبێ ئەو لە قۆناغەیە ئەو ڕۆڵەی بینی لەگەڵ مناوسەرەکەم بۆیە هەر بە نووسینیش بە وەرەق و قەڵەم و کاتە کۆمپیوتەر نەبووە من نووسی و هەمووی ئەم دران و فرێم ئەیامون بەدڵم نییە تاکو ئەو کاتەی کەشمە نوسخەی کۆتایی کە خوێندبەوە وتی ئەو زۆر بەدڵی بوو بەڵام من هەر قەلەق بووم هەر ڕڵاوکێمە بوو کە بۆیە کە بردم بۆ کوردستانی نوێ کە یەکەم شوێن بوو بڵاویان کردەوە زۆریان بەدڵ بوو و دوای ئەوە بەردەوام بووم تا ئێستا نەوەستاوم لە نووسینە خۆش بێ ئەڵەی خەونم پێوە بۆیان ڕۆژگارێک خەونم بووە کە من ببم بە نووسەر و بتوانم لە ڕێگەی نووسینەکانەوە هەموو ئەو بڵێن هەم خەباتێ بکەی هەموو ئازارەکانی کۆمەڵگا و بتوانی کە ئاراستەیەک بە تاکەکان ببەخشیت خەونەکەت ئێستا بە تەواوی هاتووەتە دی یاخود هێشتا تەمۆحی زیاترت هەیە ئەزایەکی مرۆڤ لە ژیانە بەبێ ئامانج ناتوانێت بشی وە کاتی ئامانجی شت هەبوو خەونی پێوە ئەبی بۆ ئەوی ئەو ئامانجە بهێنیتە دی و خەونی پێوە ئەبینی بۆ ئەوی کەناڵەکانی خەباتکردن بۆ گەشتن بەو ئامانجە شێوازی نوێگەری و تازەگەری و جیاجیا بەپی خۆناغەکان بدۆزیتەوە و ئەوی بتانی بگەی بە ئامانجەکە و من باوەڕیشم بەوە هەیە مرۆڤ تاکو ئەو کاتی لەسەر ژیانە ئەبێ بە بەردەوامی هەوڵ بە بڵێ تەمۆحم هەیە ئەو بڵێ فێر ئەبم و بڵێ ماومە ئەنجا خەباتکردن بۆ قەزەی ژن خەباتێکی درێژ و مێژوویە کە تا ئێستا لە سەرتاسەری جیهانە قسەی لەسەر ئەکرێەوە پێی نەگەیشتوین بۆیە نەپەیوەندی بە تەمەنەوە هەیە نەپەیوەندی بە قۆناغێکی دیاریکراوە هەیە نەپەیوەندی بە خەونەکەت هەیە کە دەسە پێ کردووە و نازانی کەیتەوە بێ بۆیە ئەمان هەمووی گرێدراوی یەکەن بەڵێ من بە بەردەوامی پێم خۆشە کە خەونم هەبێ و تەمۆحی ئەوەم هەبێ کە بەردەوام بم لەو خەونانە چونکە ناوەستێت چونکە بە بەردەوام ژیان لە بەردەوامێتایە و لە گەشەکردنیشایە و مرۆڤیش بە بەردەوامی لەگەڵ ئەو تازە گەریانی کە خۆناغەکان ڕاکێشی ئەکا بە خۆیەوە بێتەوە خۆی بکونجێنە و فێر بێ لەوەی ئینشاڵڵا هەمیشە ئاسۆت ڕوونە بێ و بواریش بەردەوام فراوانە بێ لە پێشەکەڵەوەی کە ئەسپی خۆتی تایە تاودەی خات و کنێر تاوکو ئێستا کە ئەن لە ڕێگەی نووسینەکانتەوە لە ڕێگەی ئیشەکانتەوە وەکو خانمێک کە زۆر چالاکی چ کاریگەری و ڕەنگدانەوەیەکت هەبووە لەسەر ژنان ئەوە لە ڕاستیە وەڵامەکە دایمەن ئینسان ئەڵێ ئیش ئەکات خەبات ئەکات پلانی ئەبێت بەرنامەی ئەبێ هەوڵ ئەیا و ناوەستێت بەڵام لە دوجارە بۆ شەی ئەەکەی بۆ ناو کۆمەڵگەی ئەەکەی بۆ توێژێکی دیاریکراوەکەی بۆ مەبادیەکانی ئەەکەی بۆ مرۆڤ و گەشەکردنی ئەەکەی بێگومان لە دەرەنجامە ئەبێ ئەو خەڵکە کە چ لە ڕێگەی ئەو شالاکیانەی کە مەیدانی بووە یا پێشەوانەکەی ئەو نووسینانی کە لە چوارچێوەی کتێبە وتارە توێژینەوەیە کە چۆتە ناو خەڵکەکەەوە بەڕاستی ئەوە ئەبێ
خەڵک وەڵامی ئەوە باتەوە تا چەند سوودمەندە بەڵام پرسیارەکە ئەگەر بە شێوەیەکی کە ئایا من دەرکی پێ ئەەکەم کە ئەوەی ئەیکەم سوودمەندە ئەگەر بڵێم نە یعنی من هیچم نەکردووە وێ مرۆڤ پێ دەرک بۆ بکە کە ئەگەر کەناڵێک یا میکانیزمێکی خەباتکردن ئەگرێتە خۆی ئەبێ بزانێت کاردانەوەکەی چییە کە ئیشێکەکە ئەبێ بزانێت دەستکەوتەکەی چەند دەستکەوتی هەیە لە ماوەی قۆناغەکەی کە دایناوە بۆ گەشتن بۆ ئامانجانە بۆیە بە بڕوای من یەکێک لەو دەرەنجامانی کە پێم ئەڵێ بەڵێ سوودمەندی هەبووە کتێبەکان یان نووسینەکان ئەوەیە کە ساڵانە کە تەلەبە لە زانکۆکانە بەحسیان ئەبێ هەمیشە ئەگەر بەحسی بەکەلۆرۆس بۆ یا ماستەر بۆ یا دکتۆرا بووە زۆر جار گەڕاونەتەوە دوای کتێبەکانی من ئەوە جێ دڵخۆشکرد بووە لە ڕاستیە زۆر جار کەسایەتەکانی کە لە بواری جیاجایە گەر ناویش نەهێنم کە کاتێک بابەت و سمیناریان پێشکەش کردووە یا توێژینەوە و بابەتێکیان کردووە لە کۆتایی کتێبەکانیانە سەرچاوەکەی من بینیوەتەوە کە بەکار هاتووە ئەمە لە ڕووی نووسینەوە بۆ من جێ دڵخۆشی بووە بە شێوەیەکی کەی کە وەکو ئەڵێ فیدباکی خۆم وەرگرتووەتەوە لەوەی کە ئامانجەکەی پێکاوە یا سوودم بە خەڵکیان دەبێ ساڵانە گەر نەڵم ساڵانە بەڵام لە قۆناغی رابردووە بە شتوان بڵم ساڵانە لە هەمان کاتە لە دوای 2000ەکانەوە زۆر جار کە کۆنفرانس کراوە لە دەرەوەی وڵات ئەو توێژینەوەی کە کردومە بۆ یەکێک لەو کەسانی کە داوت کراون بۆ کۆنفرانسەکان یەکەم کۆنفرانسی ساڵی مەسەن 2004 بوو کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بوو لە ستۆکۆڵم لە وڵاتی سوید ئەمانم بانگێشانە ئاماژەیە کە پێم ئەڵێ ئیشەکە خۆی بەرهەمەکە خۆی قسەکە و خۆی خەڵک ئەیبینێت و لەسەر بنەمای ئەو بەرهەمە خاوەنەکەی ئەدۆزرێتەوە نەک بە پێچەوانەوە بێت بێگومان هەروە خۆت باست کرد ینی کۆمەڵێک تۆ توێژینەوە کۆمەڵی لێکۆڵین بە دووادا چۆنت کردو لەسەر ئاسی وڵاتان خۆشە چکە یەکێک لە ئەنجامەکانی پێگەشتومە وتار زۆر گرنگە چیرۆک زۆر هەمووی گرنگە بەڵام کاتێک کە دەوێت لەسەر پرسێک بگەی بە ئاماج داتا ئامار ڕقم ژمارە زۆر بەڵام دەرەوەیە بۆ ئەوی بزانەی تۆک و پرسەکەی خۆت ئیشی پێتیاکەی لە شویت بۆیاوەتی خۆتەکەشەوە بێتە بەڵگەیەکیشانی پێکمانێکی دەکمنتێکی زیاواسترە ئیشی لەسەر بکرێ بۆ گۆڕانکاری بەرەو پێش زۆر باشە لە ڕگەی لێکۆڵینەوەکان تۆ هەروەکو چەمکە لە زۆربەی وڵاتان لەسەر ئاستی بڵین وڵاتانە تۆ کۆڕەت کردو سیمینارت کردو لە ڕگەی ئەو سیمینارانەوە ئەوان بۆ چوونی ئەوان سەبارەت بە بەشداریەکانی تۆ چالاکیەکانی تۆ نووسینەکانی تۆ چی بووە ئەوەی جارێکی کاڵم فیدباکەکانی کە وەری ئەگەرمەوە ئەبێ بە وەڵام دەڕۆی پرسیارەکانی جەنابەت یەکێک لەوانە خۆی خودی بانگێشتەکە کە تۆ بانگێشتەکەن لە وڵاتێکی یەکێک لە وڵاتە ئەوروپیەکانەوە بۆ ئەوەی کە بەشداری کۆنفرانسیە بکەیت یا کە سەردانێکەکەی بە ئامانجێک ئەزانن کە لەوی پەیوەندیت پێوەکەن سیمینارت بۆ ئەکرن و لە هەمان کاتە درک بە بەشداربوونێکی زۆری چکە واقعی ئێرە جیاوازترە وەکو لە ئەوروپا بۆ ئەوەی کە خەڵک ئامادەبوونێکی جەماوەری زۆری هەیە کەمی هەیە لەوێ ئەوانە پێوە نییە بەڵام لای ئێم ئەوانە بۆتە هوەری تێکوەتە پێوە تا چەند ڕاستایە ڕاستنی ئەو بابەتێکی تر قسەی لەسەرەکرێت بەڵام بەشداربوونی خەڵک لە شێوەی جۆر بە جۆر لە ڕەگەزی جۆر بە جۆر و گەرمی گفتوگۆکانیان و لە دواییە داوای زیاتری سیمینارەکان و ئەکا بڵێم خۆش و خۆشبەختەوەی کە درک بکەم بەوەی یا هەست بکەم بەوەی کە ئەو ئیشەی کە کردومە سوودمەندە بۆ ئەو خەڵکە بۆیە بە پەرۆشیەوە بینم دەستە خۆش باشە خاتوکنێت تۆ بەدر وەکو ئەوی کە چالاکوان وەکو نووسەر و لە هەمان کات پەروەردەکاریش جگە لەوە تۆ بڵین بواری ڕاگەاندنیشت تاقی کردوتەوە چۆن بەڵی کاری ڕاگەاندن پێما بە یەکەم پێشکەشکار ڕێکخراویژنانی دوو کۆکوی کەتی ژنان قۆناغەکە تایبەتمەندێتی خۆی هەبوو لەوەی تۆ دەست بیتە هەر یۆت نەئەدرایە ئەو کاتە پسپۆری ئەو بوارەی یا ئەو بوارەنی ضرورەتی قۆناغەکە وای ئەگەر کە تۆ دەست بیتە ئەوەی کە بەشی ئەلام هەیە لە ڕێکخراوێکی ژنانە تۆ ئەبێ خۆت فێرکەی ئەو کاتە من بۆ دەسم پێکرد بەنامەی تەوارێکم بەنامەی تەوارمان هەبوو کە سەربەیەکێتی ژنانی کوردستان بوو لەوێ لەگەری کوردستان پەخشەکرا بۆیە من یەکەم پێشکەشکەری ئەو بەنامەیە بەوە دەستم پێکرد وردە ئەم مامۆستایش بووم هەم لە هەمان کاتیشە پێشکەشکەری بەنامەی تەوار بووم کە بەنامەیەکی ژنان و تایبەتمەند بوو بوارەکەی بەوە
دواتر ئیتر چوین وردە قۆناغەکان ساڵ هاتۆڕۆی گۆرانکاری بەسەر هات من بەرپرسی لاپەڕەی ژیانەوە بووم کە ڕۆژنامەیەکی تایبەت بووە بە یەکێتی ژنانی کوردستان لاپەڕەی تەندروستی هەبوو کە من سەرپەرشتی ئەوەمە کرد وردە دوای ئەوە وای لێ هات ئیتر بۆ ماوەی 10 ساڵیش لە 2002 بۆ ماوەی 10 ساڵ با بڵێن نەتوانم بڵێم سەرنووسەری کۆفاری تەواو بووم بواری میدیایی بەو شێوەیە بێگومان ئیتر قۆناغەکانی نەوەکان بە زۆری وا پێویستی ئەکرد تۆ لەسەر مەسەلەی ژنان لە بواری کەناڵەکانی ڕاگەیاندنەوە قسەکەر بیت ئیتر ئەوە واقعەکە یا زەرورەتەکە واو لێ ئەکات کە بەبێ ئەوەی هەست بە خۆت بکەی ئەڕۆی لەگەڵ کەناڵەکانی خەباتکردنا کە ڕاگەیاندنیش یەکێکە لەو دەرفەتانە دەستخۆش بێ و هەمیشە سەرکەوتوبی پێگەی ژن لە کۆمەلگای کوردیدا تا چەند توانە و هێزی ژنانی دروست کردووە پێگەی ژن لە کۆمەلگای کوردیا ئەوەیەکە لە کتێبەکانم لە واقعا لە سەرەتای 2000ەکانە ئەوە کتێبێک بوو توێژینەوەیکی گرنگ بوو کە پێمان بڵێ پێگەی ژن لە قۆناغەیە قۆناغەکان جیاوازی بەخۆ ئەبینی بۆ نمونە لە سەرەتاینەوەکانە ئێمە کە کاتێک ئەچوین لە دەرگای ماڵەکانمان ئەیا بۆ ئەوی ڕێکخراوەکایە پێ بناسیێنین مافەکانی ژنانی پێ بناسیێنی هەمیشە باسیەکەم ئەڵم قۆناغێکی قورس بوو کە لەبەر ئەوەی نمونەی جوان و پێشکەوت و خوازی ڕێکخراوەیی کە بکار بۆ مەسەلەی پرسی ژنان بکە نەمان بوو ئێمە لە دوای ڕۆخانی ڕێژەی میباسەوە یەک نمونە لە بەردەمی خەڵکە هەبوو کە کاتی خۆی وەکو ڕێکخراو اینجا بۆیە ئەو نمونەیش نمونەیەکی نەرێنی بوو لای خەڵک بۆیە من یەکێک لەو حاڵەتانی کە هەمیشە لە پیرمایە لە یادی لە دەوەریمە ئەمێنێتەوە ئەوەیە کە کاتی لە دەرگای ماڵێکە ما پیاوەکە دەرگای کردەوە نوتمەتەوام لەگەڵ ژنەکە تا قسە بکەم یا بێمە ژوورەوە هەندێک قسە بکەین لەسەر مەسەلەی پرسی ژن یا ڕێکخراوی دەرگاکەی بەسەرمان داخەزوتی ئێوە ڕێکخراون ئێوە خۆی ژنەکانمان شار ئەکەن و ئێتر بوو بە یعنی کۆڵەیە شۆکێک لەو کاتەیە بەڵام خۆشبەختانە قۆناغی ئەو کاتە ئەو سەردەمە ڕەنگ بێ بەهۆی چەندین هۆکارەوە بەڵام نەحەکان نەبووە کە وا سێری قزەکەیان کردو چونکە دۆخەکە جیاواز بوو باەخی خەڵک لە قۆناغێکی زۆر مەترسیدار و شێوازێکی جیا بوو نامۆ بوو زۆر شت بۆیە بەڵام خۆشبەختانە ئەو قۆناغە گۆڕایستەوای لێ ئێمە وەکو ڕێکخراو ژنان پیاوان خۆیان یەن لەسەر پرسەکانی مەسەلەی ژن لەسەر کێشەکانیان لەسەر گرفتەکانیان داوای ڕێنوێنی ئەکەن داوای ئامۆژگاری ئەکەن داوای حەقی خۆیان لە ڕووی یاساییەوە ئەکەن ئەمانە هەمووی هۆشیاری خەڵک لە ئەستی ڕابردووە ساڵانی ڕابردووە ئەتوان بڵێم جیاوازترە هەنگاوی باشتری بڕێەوە بەڵام زۆریشمان ماوە دێ لەش ساغ هەر بمێنی خات و کنێر پێم خۆشە بزانمانی تۆ زیاد لە نێو نووسینە ینی ڕۆڵی خۆتت هەبووە پێم خۆشە بزانم کە بابەتێکی وەکو شعر کە ژانەرێکی سەرەکی ئەدەبە هیچ کات ئەم دەست بردووە بۆ نووسینی شعر واللهی من خۆم بە شاعیر نازانم و وابزانم یەک جاریش من ئەم کتێبە لە هەناوی عاشقەوە کتێبێکە 50 هۆنراوەی هەموو ڕەنگ لە خواکرێ بەڵام لە یەک بوارە کە ئەویش بواری ڕۆمانتیکە بۆ ئەم کتێبە چی وای لە من کرد ئەمە بکەم بە نمونەیەکی شعر کە بڵاوی چاپ بکرێت و لە 2021 کا بڵاو بوو ژمانێکی زۆریشی لێ ڕۆشتووە لە ڕاستیە ئەو سەردەمە با تەمەنی خۆشم بڵێم بووم بە 50 ساڵ من ما بڵێن لە دایکبووی کەرکووکم ساڵی 1970 کە بووم بە 50 ساڵ بۆ پشتیوانی کردنی بۆ کاڵێم 50 ساڵ ئەمە 50 هۆنراوە لەوە هاتۆ ڕقەمەکە و بۆ ئەوە بواری ڕۆمانتیک لەبەر ئەوەی زۆر جار بە ژنان ئەوترێ بوارەکانی تۆ قەتیسە لە چوارچێوەیەکە ناتوانانی بۆ نمونە بواری ڕۆمانتیک بواری تۆ نییە لە قۆناغەکە ئەیانوت بواری سیاست بواری ژن نییە و هەروەها بە پێی قۆناغەکەن بۆ من بۆ پاڵپشتی و پشتیوانی و با بڵێن ڕاستکردنەوەی ئەو تێڕوانیون و فڕێکە هەیە شێوەیەک لە شێوەکان بڵێن ئێمە هەمومان مرۆڤین ژن بێ یا پیاو بێ توانای خۆی هەیە ئەکرێ بە شێوازی جۆر بە جۆر دەری ببڕێەوە شۆنراوەیش و بواری ڕۆمانتیک و بواری ڕۆمانسیەتی شکل لەو کەناڵانەی کە ژن ئەبێ ئەتوانێت خۆی لە قەرەی بە تەنها من بەڕاستی لەو ڕۆ ئەو کتێبم چاپ کرد بەڵام ئێترگە شعر بنووسیەوە بزانم هەموو یەکێک لە قۆناغەکانە لە ناوەندیا لە قۆناغی هەرزەکاریە دەست عینە ئەوەی کەشت بنووسی یا شعر خۆمان بە شاعری زانی وەڵام شعرێک کە خۆتی پێ بەتاڵەکەیتەوە یا لە هەستێک کە دەری ئەبڕی من ئەوەم هەیە ئێستەیش
ئەگەر کۆپلەیەک بە خەیاڵما بێت ئەینووسم بەڵام لە لای خۆم بەجێ هەڵم کاستێکی خۆمە لەو کاتە جوانی خۆی هەیە تۆ شعری خۆی هەیە وەڕاستی بەڵام زیاتر تۆ خۆت بەنووسە حسابەکەی ئەڵێ من شاعیر نیم من ناتوان بڵم شاعیم چونکە شاعرە بێ ینی مەودای ئاڕاستەکردن و نووسین تایبەتمەندی خۆی هەیە ینی ڕۆمانوس تایبەتمەندێتی خۆی هەیە بوارەکان هەمووی تایبەتمەندێتی خۆی هەیە ناکرێت ئینسان خۆی لە قەرەی هەموو شتێک باو بڵێ هەموو شتێک هەموو شتێک بەڵام هەندێک جاریش ئەگەر بتوانی بۆ نە داوانە من توانیم ئەوە پێشکەش بکەم کە خۆشبەختانە ئیسە بیر لەوە ئەکرێتەوە یەکێک لەو دوایە دوان لەو هۆنراوانە بکرێ بە گۆرانی اینجا کە ئەکرێ بۆ گۆرانی با ناوەکەی نەڵێم ئەو کەسێکە ئیشەڵا لە داهاتوێکی نزیکە لە دەروی وڵاتە ژنێکە کە پەیوەندی هەر سوپرایز بێ ئاشکرێت ئەوە مافی ئەوە کە جارێ بڵاوی کاتەوە وتی ئەم هۆنراوانم زۆر بەدڵە دوانم هەڵبژاردووە بەڵام یەکێک لە تیبینەکانیەوە وهەندێک وشە هەیە زۆر با بڵێن جورئەتی ئەوەیە کە من بڵێن ئایا توانین ئەوە تۆزێت تەخفیف بکەین وتەمای جوانی هۆنراوەکان لە وشەکانیەتی کە ئەڵێ بوارەکە بوارێکی ڕۆمانتیکە ئەبێ خۆی ڕاستەقینە ینی تۆتت بۆ جۆرە من ڕازیم کە وشەکانی دەستکاری نەکرێت وەکو خۆی بە بوێریەوە چۆن ئەوشانەی منە هی ساتە وەختێکی هەستی منە هی ناخی ڕاستەقینەی منەوە مرۆڤێکە یاوەکو ژنێکە بۆیە بۆچی دەستکاری بکرێت وای دەست خۆش بێرم کردەوە ئەنجام منی شتوا لێ کرد کەوا دوایی ئەو کتێبە بۆ ئێوەمێنەوە بە دیاری بۆ کتێبخانەی بەڕێستان وەکو بەرنامەکەتان زۆر سیوادارم لێ خۆش بێ دیارێکی بە نرخە بۆ من خات و کنێر ناونیشانی کتێبێک تۆ هەمیشە ناونیشانی کتێبەکانت سەرنج ڕاکێشن تۆم خۆش دەوێ ئەی تۆ ئەی تۆ ئێمە ئەم کتێبە بەڕاستی قۆناغەیەک چاپ کرا کە هەر لە هەمان ساڵە دوو جار چاپ کرایەوە بۆیە ئەمە ئەتوانم بڵێم قۆناغی یەکەمی چاپکردنێتی کە ساڵی 2014 بوو هەر هەمان ساڵ کتێبەکە جاریکە چاپ کرایەوە لەو قۆناغەیە پەیوەندی نێوان کچ و کوڕ لە قۆناغێکە زۆر قسەی لەسەر دەکرا لە دەرەوەی وڵاتەوە ئەهاتنەوە بۆ ناو هەرێمی کوردستان بە شێوازێک ژنیان ئێنایە پەیوەندیان لەگەڵا بستن پەیوەندی خۆشەویستی ئێتر بابەتێکی زۆری هەڵەکرد کە لە پشتی ئەم بابەتانەوە چیرۆکی جیاوازی بەخۆ ئەبینی کە هەندێکی کۆتایی چیرۆکەکان خۆش بوو باش بوو هەندێکی بە پێچوانەوە بوو ئەمە وای لێ کردم ئەم کتێبانە بنووسم جا بۆیە وەکو جەنابەت وتت ناو نیشانەکەی تۆم خۆش دەوێت ئەوە دەربڕینێ بوو لەو کاتە ڕاستەقینەش بووە تۆم خۆشەوە ئەیتۆ جا بۆیە هەچی جارێ پێشکەشی یەکێکم ئەکرد کە ئاوا لەسەری ئەوەستا وەکتەر وەڵامی منیش ئەوە ناونیشانەکە ناچارمەکە وەڵامە بۆمەوەش جانەبەرەوە بەڕاستی هەموو قۆناغێک ناڵێم وەکو باسم کە لە سەرەتایی بەرنامەکە ئاماج زۆر گرنگە مرۆڤ بێت تۆ بە چه ئاماجێک ئەنووسی لە پێناوی نووسینە چالاکی ئەەکەی لە پێناوی چالاکیە وایە ئاماجی ئەم بەرنامەیە ستافە بەڕێزە مادووبوونێکی زۆر خەریکن ئەوە تاکە هاتون تەماڵی ئەمە بۆ ئەوەی جوانترین بنە ئامانجەکە ئەوەیە بۆ قەزیەکە ڕاستە پرسی ژن باسەکەین واقعی کۆمەڵکە باسەکەین بەڵام لە پشتیەوە لە چەند واتێکە ئەم بەڕێزانەکە لە بڕووناکیە تەکنیکە مۆنتاجە ئەمانە هەمووی ڕۆڵ ئەبینێ بۆ ئەوی لە دەرەنجامە ئەو مادووبوونی تۆ کە کاتت پێیاوە بادەر نەچێت وە سوودمەند بێ بۆ لە ڕۆی ناوڕۆکیشەوە سوودمەند بێ بۆ خەڵک بۆیە ئامانج گرنگکە کە تۆ دیاریەکەی جا سەبەر بوو ناونیشانم پێ خۆشە شتێ بڵم سەرەتا خات و کنێر ینی ئەمە بڵێن زۆر ڕاشکاوانە ئێڵم بە هیوان بە نوعێکی تر تێنەگەیانی کاتێکە دایم بە نوعی ئەرێنیتێکە زۆر باشە گرنگ ئەوەیە تۆ بۆ ڕۆیایەرینەکەی کاتێککە بۆ نمونە میدیاکارێ من لە خۆمەوە دەست پێکەم کاتێکە بوو نەقسەم لەگەڵ تا کردوون پێم وا بوو کە تۆ ئەنی زۆر معقدی و نوعێکی ئەوانە من بۆ جۆرە لێت تێگەیشتم بەڵام بوو لە چێوە یەکسەر بڕیارم لەم بۆچی لەوانەیە وابێت زۆر باشە بەڵام ئینسان ڕوبەڕوت ئەبێتەوە بۆ جۆرە نیە واقعیەتی تۆ ئەوە نیە ڕاستە ئەوم زۆر پێ ئەوترێ زۆرم پێ ئەوترێ بە پێشەوانەوە من ڕق نیم ئەگەر لە نزیکەوە مامەڵە بکرێت و زۆر جاش پێم وترێ ئەسکەری تۆ ئەوە لەوە هاتۆ بە بڕای من لە بواری ئیشکردنا من زۆر جددیم لە ژیانی
کۆمەڵایەتی یا دەرەوەی ئیشیشاوە بگرە لە ناو ئیشیشا حساب زۆر بۆ کات و بەرنامە و پلان ئەەکەم جا ئەمە لە کۆمەڵگەی ئێمە زۆر جار نامۆیە بۆ خەڵکانەی کە بۆ نمونهاندی ڕەفیقم هەیە کە سەعات 3 چالاکیەکە بێ وە سیمینارێکە بێ ئەبێ بڕۆین مناڵەمە بێ 3 لەوێ بین پێش 3 دانیشت بێتین ئەوڵەمە 3 ئەمە دەرەوە لە ماڵەوە لە دەرەنجامی شاڵێ خۆ کۆمەڵگەکە زۆربەی زۆری ئاواییە ئێشتا دەستی پێ ناکە هەتا هەموو خەڵکەکە نێن من نابە پێچوان ئەوە بەغەڵەت ئەبینم ئەوە ڕاستە وایە لە واقع ڕاستە وایە بەڵام زۆر غەڵەتە و هیوادارم هەر کەس لە لای خۆمانەوە ئیش لەسەر ئەوە بکەین چونکە ئەگەر من ئیلتیزامم بە کاتۆ ڕێزم لە کات کرد و لە کاتی خۆیان چالاکیەکەم دەست پێ کرد بێگومان ئەو کاتە وردە فێر ئەبین ئەو کەسی چالاکیش ئەکا لە کاتی خۆیان دەست پێ بکە چاوەڕوانە نەکا کە کۆڵەکە دە کەسی تایە چاوەڕێ بکات 20 کەس بێ 30 کەس بێ پڕی بکاتەوە بەڕای من ئەو کەسەی احترامی لە کات کردو یعنی احترامی لە خۆی کردووە و ئەو کاتی احترامیش لە خۆت ئەگری و ڕێز لە ئەو شوێنە ئەگری کە بۆی ئەچی کە وعدت پیاوە لەگەڵیا ئەو کاتە ئیتر ڕێزەکە بۆ خۆت ئەگەڕێتەوە واقعەتی تۆ فێریش ئەبین لەوە بەڕاستی کە پێویستە ئەوە وابێت بۆیە ڕنگ بێ ئەو تێڕوانینی جەنابەت ئەڵێ پەیوەندی بۆ بێ جدێتی زۆر لە کاتی ئیشا یعنی چاوم هیچ نابینێ بێ بە پلان بێ بە بەرنامە بێ بە جدێتی بێ تا ئەو کاتی ئەتوانی وەکو زۆر جار لە میسالیت لە ئیشەکە چەند ئەتوانی ئەو شتێکیش لە ساسن بەڵام چەند ئەتوانی باشتر بکەی بەڵام نابە پێچوانەوە تا کتێبێکم لەسەر ڕۆمانسی بۆ جۆرەنیت ئەو ڕوون بووە بەڵام گرنگەوەیە مرۆڤ کاتێکە ینی یەکسەر بڕیار نەدا و گومان شتەکانەکە زۆر گرنگە چونکە واقعیش شوێنی ئیشکردن شوێنی ئیشکردنە شوێنی دانیشتنی کۆمەڵایەتی هاوڕێتی خۆشەویست هەموو پەیوەندیەکان جۆرێک لە ڕەفتار و هەڵسو کەوتی ئەوێ و لە دەربڕینی ئەوێ گرنگەوەی ئێمە وەکو مرۆڤ لە دوور و حکم نین حکمم ما بەسەر ئەوە بۆ شێوەیە نە تۆ جارێ گرنگە تۆ دەرفەت بەی بەخۆی بیناسی جوانە ئەویش بدناسێ لە دوایە ئیتر ئێمە ئینسانین هەمومان بە جۆرێکین لە بیرکردنەوە بە جۆرێکین لە هەڵسو کەوت بە جۆرێکین لە شێوازی ژیان و طبیعەتمانە بەس گرنگیشە لە نەتیجە ئەساسیات بناغە مەبادئی سەرەکی بەها گرنگە مرۆڤایەتیەکان خۆشەویستی ئەمانە ڕێز ببێ بە بنەبای پەیوەندی جوانە دەست خۆش بێ کاتی بەرنامەکە بەرەو کۆتاچێ زۆر پێم خۆش بوو کە پرسیاری دیکە لێ بکەم بەڵام ڕانەگەیشتم و دوان ینی ئەلکێنم بەیەکە و ئەگەر بتوانی بە کورتی وەڵاممان بیتەوە تۆ خەڵاتی ئەحلام منسوورت پێبەخشتەوە کاتێکە ئەو ترێ ینی کەسایەتێکی ئاوە بە ناوی کەسایەتێکی ئاوە خەڵاتێکی خانمانە پێبەخشرێ هەستێکی زۆر خۆشە لە 2014 پێت بەخشراوە هەم باسێکی ئەومان بۆ بکە چه هەستێکتە بۆ وەکو خانم هەم لە کۆتاییشە وەکو خانمێکی سەرکەوتو وەکو نووسەرێک چالاکوانێک پەروەردەکارێک ئەو هەم شاعریش با من بڵم وەکو میدیاکارێکیش چی پەیامێک هەیە بۆ خانمان بەگشتی؟ پەیامم بۆ خانم وەکو مرۆڤ سەیری خۆی بکە وە خۆی بناسێت زۆر گرنگە خۆی بناسێ و کاتێک هەمومان پێویستمان بە قۆناغێک یا لە قۆناغێک لە قۆناکانە پێویستمان بە تەنیایی هەیە ئەو تەنیاییە گەڕانەوە بێ بۆ خۆتی خۆت لە شوای ئامان چی لە ژیانە بۆ هەیت لە ژیانە کە کاتێ لە دایک بووی کاتێک قۆناغەکانی ژیانت بڕی و کاتێک درکت کرد بە واقعەکە تایە ئەژی لێوان لێوە لە خۆشەویستی و پێشەوانەکەی لێوان لێوە لە جەنگ و ئاشتی لێوان لێوە لە پرسی زۆر کە بۆشاییە و پێویستی بە هەمومان هەیە بۆ ئەوەی پێکەوە بتوانین کۆمەڵگەیەکی تەندروست کۆمەڵگەیەکی مرۆڤدۆست کە ژیان و زیندوێتی تیا بێ پێکەوە کە ئەرکی هەمومانە ئەمە زۆر گرنگە کە بتوانین مامەڵەی لەگەڵا بکەین بۆیە بەخشینی خەڵات زۆر ڕاستە مرۆڤ کە ئیش ئەکا چاوەڕوانی ئەوە نییە بەڵام لەمان کاتیشە ئەوەی کە بەرامبەر پێی بزانێ ئەگەر بە وشەیەکیش بێ دەری بڕی یا بە خەڵاتێکی ڕەمزیش بێ
بەعنەویەن هەست ئەەکەی کە ڕێز لە توانەکان چالاکیەکانی 2014 کە ئەو خەڵاتەم پێبەخشراوە نووسەر خۆش بوو و ساڵی 2014 توان بڵێم جوانی زۆریشی تیا بوو یەکێک لەوانە جوانەکان کتێب ئەو کتێبانم چاپ کرا کە لە واری خۆشەویستیاوەتم دوو جار چاپ کراوەتەوە یەکێک لەوانە خەڵاتی ئەحلام مانسوور بوو کە نووسەرێ پێم بەخشرا یەکێک لەوانە لامووی گرنگترن لە ئاستی هەرێمی کوردستانە بەرنامەیەکی پێگەاندنی سەرکردا بوو لە وڵاتی ئەمریکا من لە هەرێمی کوردستانە فۆرمەکە کە پێیان وتم سیڤی خۆت تەقدیم ئەەکەیت و فۆرمێکەکەی پڕیەکەیتەوە وتم ئەگەر واستەی تیانە بێ ئەیکەم چونکە واستەی تیا بوو تر زۆر جار پێوەرەکانە گۆڕێت خۆشبەختانە ئەوەی لە ئاسی هەرێمی کوردستانە تاکەشن بووم کە لەو بەرنامەیە بۆ ماوەی مانێک لە وڵاتی ئەمریکا لە 4 ویلایەتە بەشداریم کرد ئەزمونێکی زۆر گرنگ بوو فێربوونێکی زۆر بوو بۆ من بۆیە ژیان هەمیشە لە فێربوونایە هیوادارم ژنان خۆیان بتوانن وەکو مرۆڤ سەیری خۆیان بکەن و بتوانن مامەڵە وەکو مرۆڤ بکەن و بتوانن چەند داوای مافەکانەکەن ئەوە نا لە ئاستی ئەرکەکانیانە بتوانن جێبەجێکەر بن و خۆیان بناسن کە کاتی هەنگاوانێن لە شوای هەمومان مرۆڤین پێویستمان بە فێربوون هەیە لە شوین و چیمان ئەوێت فێربین و چیمان ماوە کە فێربین دەست خۆش بێ و جێگەی شانازی هەمومان جێگەی شانازی نەمڕارێکتان کێشا سوپاس بۆ هاتنتان سوپاس بە ئەو بەڕێزانی لە پشتی کامێراوە ماندوو بوون لەگەڵمان دەستی هەموو لای خۆش بێ و دەستی تۆش خۆش بێ من زۆر خۆشحاڵم ئەمەش دیارەکەتانە بە دوایی نەڵێ بیرم نەچێ ئەمە دوو کتێبی منایەکێکیان پێم دەڵێن عفو بۆ ئەمە هەناوی عاشقەوە بوو چونکە ئەو نسخە واتام یەک دوانێمە ئەمەش ئەم ساڵ چاپ کرا لە دیتی کنێرەوە ئینشاءڵڵا خەمە نەبێ هەمووی ئەخوێنمەوە سەرتا پای سپاس بۆ ئێوەش دەست خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم لە پای بڵکردنی بەرنامەکە و ئەم کاتە زێڕینە من قەڵغانێکی ڕێزلێنانم بۆ تۆ ئامادە کردووە کە قەڵغانی تایبەتی پرۆگرامی پێشڕەوانە ئومێدەکەم سپاس بۆ تەلەڤیزیۆن وەکو کەرکک و سوپاس بۆ بەرنامەکەیشتان و سوپاس بۆ ستافەکەت یاسای کۆتایی پرۆگرامەکە من تێنووسەکەواتە دەفتەرێکی یادەوری تایبەت بە پرۆگرامی پێشڕەوان دەستی هەموو میوانەکان هەموو خانمە سەرکەوتوەکان ئەنووسینەوە ئایا سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە بێ تێبینیت پێشنیارت سەرنجت لەسەر شێوازی بڵین پێشکەشکردنی من وەکو میدیاکارێک یاخود سەبارەت بەوەی کە کام خانمی دیکە لە کۆمەڵگەی خۆمانە بە شایستە ئەزانی و لە ئاستی ئەوەیە کە تۆ پێی سەرسام بیت و من بەسەری بکەمەوە هاوشێوی تۆ توانی تۆ بنووسیت و منیش کۆتایی پێ ئەهێنم کە زۆر سپاس من ئەنووسم پێشنیاری من بۆ بەرنامەکە ڕەنگ بێت ژنانێکی زۆر هەن لە بواری جاجایە من ینی پێشنیاری خات و شیرین دڕی ئەەکەم کە مامۆسای زانکۆیە لەمان کاتی شادەر و ناسە هیوادارم یەکێ بێ لەو کەسانی لە بەرنامەکانتان سوپاس بۆ بەڕێزیشتان بێگومان من هیوادارم قسەکانمان سوودمەند بوو بێ بۆ بینەران ئەوانەی کە گویان لێمان ئەبێت سوپاس بۆ بەرنامەکەی پێشڕەوان هیوادارم هەمیشە پێشڕەوا بن بۆ گۆڕانکاری بەرەو باشی بەرەو پێشکەوتن بەرەو خزمەتی و بەرەو خزمەتکردن دەست خۆش فەرتی سوپاس بەڵێ خۆشەویستان لە کۆتاییە دەڵێن کە ئومێد دەکەین توانین بێتمان لە ڕگەی ئەم پرۆگرامەوە بە چەند ساتێک و لە ڕگەی کۆمەڵێک پرسیار کە هەمووی پێیوەست بوو بە چالاکیەکان بە ئەزمموی چەند ساڵی خات و کنێر وەکو نووسەر هەمووکو پەروەردەکار هەمووکو میدیاکار هەمووکو شاعریش خۆی ناڵێ من شاعرم مەسئولیتە هەوشانە ئومێد دەکەم توانی بێتمان لە ڕگەن پرۆگرام و خزمەتی ئەومان کرد بێت و وە سوودێکشمان بۆ ئێوە گەیان بێت و وەکو خانمێکی دەتوانەش لە کۆمەڵگەی خۆمانە ڕێزمان لێگرتو و بەسەرمان کرد بێتەوە تا پرۆگرامێکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە بوارێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ